لچەندین سایت و کەناڵی فەرمی ئەلمانیەکانی کوردستان و ملحیدەکانی کورد هەڕەشە و سوکایەتی بەبەڕێزت دەکرێت، یعنی هەم بەبەڕێز و هەم بە ئاینی ئیسلامیش دەکەم وەکو قورئان سوتاندن و جنێودان بە مقەدەساتی ئیسلام وەمانە. بۆچی ئێوە سکاڵیان لەسەر تۆمار ناکەن؟ هۆکار چی؟ ئای بەڕێزت مافی سکاڵاکردنت نییە لە نەرویجیان لە ڕووی شەرعەوە بە جائیزی نازانم؟ نا بەجاییزی ئەزانم طبعا، بەڵام یەکەم من نا طبعا من بۆم هەیە کە شکات بکەم، بەڵام هیچ نییە. حەوت برایتر چوونە دادگا و چوون لای پۆلیس ویتیان شکات بکەن لەسەر قورئان سووتانەکە و لەسەر ئەو ئیهانەکردنەوەوانە، وتیان بابە قورئان لای ئێمە کتابێکە و سووتێنراوتەوە. ئەگەر بیان ویستایە بە دیوەکەی ترا ئەیانوت نا ئەمە تۆڕی کۆمەڵایەتی خەڵکی پساندووە یا هەندێک کەس دژایەتی هەندێک کەسی تری کردووی ئەدیان و ئەوانە ئەخرایە فەقەرەیەکی قانونە، بەس نایەنەوێ پێسەر خۆت قاوی لە جەوەکە جەوێکی تۆ خۆش دەزانی جەوێکی مکەهرەب، جەوێکی دژ بە ئیسلام. ئەمریکا هەموو کەسێک تەشجیعەکانەوەی کە بەرامبەر بە ئیسلام بوەسێتەوە پشتی ئەگرێت، لە بوداییەوە، لە مشریکی ئەفریقاوە، لە جوولەکەوە، لە نەساراوە، لە هەر کەسێک کە هەیە، لە ملحیدینەوە، چونکە ئیسلام هاتوۆتەوە پێشێ. واش ئەزانم خوای گەورە زانێ، وا ئەزانم هاتنەوەی ئیسلام بۆ حکمی وڵاتی خۆی باوەڕ ناکەم 25 ساڵی زیاتر مات واژەی زانێ. لەبەرەوە ئەوانە هەمووی ترسی ئەوان لێ هاتووە. ئێستا بە قووەتبوونی تورکیا چییە؟ باش تورکیا هەر وڵاتێکی هێشتا ئەڵمانیە و هەر ئیشوکاری خۆی ڕوا، بەڵام وردە میلەتەکە بەرەو ئیسلام دێتەوە. ئەمە وای کردو هەمویان بترسن، هەمووشیان پشتی کورد دەگرن، چونکە کەسیان وەکو کورد دەست ناکەوێت وەکو کابینەی تەلەفۆن پارەی تێکەیت و بەکاری بێت. ڕووس بەکاریان دێنە، ئەمریکا بەکاریان دێنە، بەشار ئەسەد بەکاریان دێنە، ئێران بەکاریان دێنە، یۆنان بەکاریان دێنە، ئازەربایجان بەکاریان دێنە، هەرێکە لە عاسی خۆی توانێ بەکاریان دێن. تەواو ئێ بەنسبەت تورکیا ئەگەر هەر ئاوا بڕوا بە قووەت بۆ ساڵی 2023 ئەنجا ئەوانە ترسن لەوەی کە سەڵتانەی عوسمانی جارێکی تر بێتەوە پێش، چونکە معقول نییە ئەم ملیار و 300 ملیۆن ئینسانە کە پێوترە مسلمان بەم شێوە ئیهانە بکرێ و سەڵتێکیشی لە ئومەمی متحیدە نەبێت. ئەوە لەوە ترسن. ئەنجا ئەم ئەفکارانە لە وڵاتی ئێمە فەشەلیان هێناوە. ێ باشە خو کوردایەتی 100 ساڵە خەڵک پەروەردا کە بەم لیبرالیە، هی دوای زمانی ئیستیعمار و لە پەنجاکانی شەو چەپیەکان. ڕەفیق چالاک لە ساڵی 1948 ئیستیقالی لە حیزبی شوعیدا. فەهد یوسف سلمان کە ڕئیسی حیزبی شوعی عراقی و دامەزرە نەرێتی، ئێبرا لە بانی خێڵان خۆ لە ئەشکەوتی بانی خێڵان یادگاری هەیە لەوێ. لە 1948 ڕەفیق چالاک وازی لە حیزبی شوعیەنە، یعنی کوردەوەندە کۆنە. ئەنجا فکری یەساری و کتێبەکانی لینین و ئەو هەموو ئەدەبیاتی کوردی هەمووی ئەدەبێکی سوور بوو لە 1970کانە. تەواو نەیانتوانیوە بەرامبەر بە ئیسلامەکەمان بتوانن بە غەیری چەک بەرامبەرمان بوەستنەوە. مەسیری ئەمانە چییە؟ بەڵام ئەمە مەوجەیەکی ئیلحادە و لەبەرەوەی المحافظون الجدد ئەوانەی دەوروبەری جۆرج بۆش کە حیزبەکەی ئەوان 28 ملیۆن دینداری تایە، لە بەرامبەریانە کۆمەڵێک ملحید دروست بوون لە ناو دیموکراتەکانە، پاشان لە ناو شعبی ئەوێ ئێستا سێ مفەکری گەورە هەیە کە پێیان وترن مفەکری الإلحاد الجدد یان الملحدون الجدد لە بەرامبەر محافظون الجدد. ئەمانش کتێب بڵاوکەنەوە بەرنامەیان هەیە، کوردەکانی ئێمە ژوەریەگرن بەر خۆی ساحەبی هیچ فکرێک نییە ئەوەی ئەو وەرەگرێ یا هی قبتیەکان کە لە میسر چاپە یا بەرامبەر بە ئیسلام چیتر چاپیەکەن، تەواو ئەوانە وەرەگرێ و بۆ ئێمە کاتەوە بە جەنگ و جیدالێک و دەسەڵاتیش بەکاریان دێنێ بۆ ئەوەی ململانەکەی ئێمە لەگەڵ دەسەڵات نەبێ. ئێمە نەڵێن کوفر و ئیمانە، بڵێ نا شەڕی ئێوە لەگەڵ عەلمانیەتە فەرموو ئەوە جەبهەی عەلمانیەتەکە فڵان و فیسار و فیسار و فیسارن، یا ئەو منەظەمەی ژنانە یا ئەوەی هی فڵان کەسە. ئێوە کێشەتان لەگەڵ ئێمە نییە، ئێمە کێشەمان لەگەڵ دەسەڵاتەکەی پارتی وێچێتیە. بەو سیفەتەی کە ئیمتیداد و درێژکراوەی ئیستیعماری ئەمریکی و بەریتانین، بەو سیفەتەی کە ئەوانە غەرب زەدەن، بەو سیفەتەی ئەوانە عەلمانین، ئەنجا بەو سیفەتەی کە دەسەڵاتیان داگیر کردووە، بەو سیفەتەی کە حکومەتیان میلیشیاییە، مافیاییە، نەوت دزن، بێقانونن، بەرەڵان، دز و جەردە و پیاوخراپن. شەڕی ئێمە لەگەڵ ئەوانە. ئەمە ئەم شەڕە لاوەکیانەیە چە قامچێکمان پێچێشێ بڵێ وڵا ئێمەش ملحیدین و قامچێکمان پێچێشەیە نێربازێک یان دوو لە ڕێوە پەرژینی چقامی حیزێک لە سلەیمانی و لەسەرمان ڕاز بێتەوە بابە حیزێک دەتوانێت چیمان لێ بکە، خۆ نینۆکێکی قاچمان لێ ناکاتێ. شەڕی ئێمە لەگەڵ شەڕی ئەم دوو تاغوتە گەورەیە کە کوردیان گەیاندا ئەو ئاستە، لەبەرەوە لا ناکەین بەلای ئەمانی کرد.